تیشک ئەخەینە سەر چیرۆکی دروستکردنی ئامێرێکی نوێی میوزیکی لە بیرۆکەیەکی سەرەتاییەوە تا ئەبێتە ژێو ئاوازێک و ئامێرێکی میوزیکی کوردەواری لێ دروستە بێت. جا ئەم ئامێرە کوردەواری کە لە ئێستادا دروستکراوە لەلایەن هونەرمەند هەماوەند لەهۆنیەوە دروستکراوە و بە ناوی کۆلین و ئەم ئێوارەیە هونەرمەند هەماوەند لەهۆنیمان لەگەڵا بێت بۆی گفتوگۆ بکەین لەسەر ئەم ئامێرە با بزانین ئامێری کۆلین چییە و ئەم ئامێرەی دۆزیوەتەوە. کاک ماوەند بەخێر بۆ سەدەی کورسات مەگەزین. زۆر سپاستان یەکەم و هیوادارم سەرکەوتوو بن و سپاس بۆ ستافە جوانە و کەناڵە جوانەکەی کورسات. زۆر سپاس بۆ تۆش. کاک هەماوەند بیرۆکەی دروستکردنی ئەم ئامێرە چییە؟ بیرۆکەکە لە چێوە سەرچاوی گرتووە؟ ئایا ئەمە بۆ ئەوە بوو کە حەستەکرد دەنگێکی نوێ ببیستیت لە ئامێرێکەوە یاخودەوەتە خۆ دەرحەزت بەوەیە کە شتی نوێ تاقی بکەیتەوە شتی نوێ لەسەر میوزیک بزانێ؟ ئەوەی ڕاستی بێ لە هەموو جار کە بەرهەمێک دروست ئەبێ بەڕاستی پێویستی بە کەرەستەی خاو و بەڕاستی پێویستی بە بیرۆکە و بە ئەندێشەیەکی تایبەت هەیە. بەڵام لە پانتایی کولتوری گەلەکەمان و وڵاتەکەماندا شتی زۆر کەرەستەی خاو هەیە کە لە کاتی خۆیە و لە دێر زمانەوە بەکار هاتووە، بەڵام بەهۆی لێشاوی ئەو لێشاوە زۆرەی بڵێن کولتوری دراوسەکانمان و بێگانەکانەوە ئەوانەی خۆمان تۆزی لێ نیشتووە و زۆر گرنگی پێ نەدراوە. کۆلین ئامێرێکە ئێستا پێڵێم ئامێر کاتی خۆی بەکار هاتووە لە هەورامانی لۆن و لە هەورامانی ژاوەرۆ. ئەو ئامێرە هەر بە کورچ و کاڵی بڵێن وش کراوە، ئەمە کوولەکەی ئاوی پێڵێن خۆمان وش کراوە و جارجار ئافرەتان لێیانداوە لە مەجلیسی خۆیان، جاری وا بۆی لە مەجلیسی گۆرانی سۆفیانە و دەروێشارە بەکاریان هێناوە، جاری واش بوو لە مەجلیسی زەوق و شادی خۆیان بڵێن ئامێرێکی زۆرتر خانمان بەکاریان هێناوە. من کاتی خۆی بە منداڵی لەوێ ژیاوم بینیومە، بەڵام بەداخەوە ئەو کاتێک کە بینیم زۆر گرنگ نەبوو بەلامەوە تا ئێستەی کە بیرم لێ کردەوە ئەوە کارێکی لەسەر بکەم. بە هەر حاڵ ئەو کوولەکەیە کە من ناوە کۆلین بابەتێکە کە پتانسیلی ئەوەی تیا بوو کە ئیشی لەسەر بکرێت و نۆعێک نەوئاوەری بکرێت و بڵێن تازەگەری تیا بکرێت و چەندین دەنگی جوانی کە لەناو خۆیان حەشارداوە ئەوانە بێنیتە دەرەوە و ئاشکرای بکەیت و وەکو ئامێرێک بیناسی. هەموو ئامێرەکانی تریش نەتەوەکانی تریش کە ئامێریان هەبووە پێشتر ئەوە ئابێ بابەتێکی کرچ و کاڵ و سادە بووە، بەڵام دواتر ئیشیان لەسەر کردو و وەکو خزمەتێکی فەرەنگی کاریان تیا کردو. زۆر باشە کاک هەماوەند، ئێوە حتممە نەبێت تاقیتان کرد بێتەوە، تێستان کرد بێت. کاتێک کە تاقیتان کردێتەوە لەو تاقیکردنەوەی دەرچووە دەنگەکەی چۆن بوو؟ بەڵێ زانی چۆنە کە دروستم کردووە ئەمە بڵێن بازنەی دەنگیەکانی بازنەی تۆناڵەکانی زۆر جوانە و زۆر تۆنالیتەی زۆری تایە. بۆ نمونە ئێمە کاتی خۆی کە مناڵ بووین بە پڵتۆک حەزمانە کرد لەسەر مێز یا لەسەر شتێک دەنگی ئیقاع دەربێنین و با کاتی کە منداڵ بووین بە ئاوامانە کرد. یەکێک لەو ئەمە حەزمان کرد پێستی لەسەردانێ بەڵام نەمەتوانی لەبەرەوە جەستەکەی توانایی ڕاگررتنی پێستی نەبوو. من مەجبور بووم کەمەی بۆ دروستکەم و کەمەکەی تیا دابنێم. یەکێک لە پێستەکان بۆ ئەو حرەکەیە دروست کراوە. یەکێک لە پێستەکان یەکێتر لە پێستەکانیش بۆ دەرهێنانی دەنگی تەپڵیەکان دروستکراوە وەکو زەڕ بوو ئەوانە. بەڵام بشتی تریشی تایە بۆ نمونە کە جەستەی خۆی کە بڵێن لێ ئەدەیت وەکو دەنگیت ئەتوانین دەنگی چەپڵی پێ دەربێنیت. دواییەوە ئەگەر بتوانانی بەحەق بتەوێت دەنگێکی ڕەختتر وەکو نازانم ڕەخ سەمای تانگۆت بینی بێت بە پاژنەی پێیان ئیشەکەن. ئیسە بەو دوو ئەنگوستی لێی دەستەی خۆم کە لێ ئەدەم ئەو دەنگی سەمای تانگۆیش دەرێنێت. ینی باوەڕ بفەرموو ئەوەنە بازنەی دەنگیەکانی فراوانە لەزەت ئەبەی کە ئەو شتە ساکارە چەند توانایی دەنگیتیا لە خۆیدا حەشارداوە. کاک هەماوەند، ئەگەر دەنگی ئەم ئامێرە تەنها لە ڕستەیەکە وەسف بکەی چی پێڵێن و ئایا دەنگی ئەم ئامێرە لە کامە ئامێری کلاسیکی یاخود مۆدێرنەوە نزیکە؟ دەنگێکی ئەتوانم بڵێن تاو کوردیە، بەڵام لەبەرەوەی کە ئەرزم کردی چەندین دەنگی هەیە بۆ نمونە دەنگی زەڕبی تایە. کەواتە چۆن پێناسەیەکەیت لە ڕستێکە دەنگی ئەم ئامێرە چۆن پێناساکەیت؟ دەنگێکی ئەتوانم بڵێم ئامێرێکی زۆر
جیاوازە ئەتوانێت هاوکات هەم لەگەڵ گروپی ڕەسەن دابنیشێ کار بکە ئەتوانێت لەگەڵ گروپی پۆپ و ئەو گروپە مدرنەکانیش دابنیشێت کار بکە بەڵام یەکشتر پێ بڵێ من ملوانکەیەکی هەیە کە لە ملەکەی نەسبە بێت ئەکە نەمێناوە لەگەڵ خۆم ئەڵقەی دەفم پێوە هین کردووە جاجار کە بمەوێ نەسبی بکەم لێی کە لێی ئەدەم ئەو ئەڵقەی دەفانە ئەزڕنگێنەوە ئەوەش دیسان دەنگێکی جیاواز دەرێنێت ئەمە ئامێرێکە تێکەڵاو لە چەندین دەنگ بە تەنیا یەک هینی نییە زۆر باشە و ناوەکەی کە ناوی کۆلینە ناوێکی سەرنجڕاکێشە هەڵبژاردننی ئەم ناوە لە چێوە سەرچاوی گرتووە بەهۆی شێوازی بوونیەتەکەیەتی یاخود ئەوە تا هۆکارێکی ترێکە ئەو ناوەت بۆ ئەمە کولەکەیە کولەکەیە کولەکەی خواردکە هەر بە کۆلینەکە ینی بەس نونێکم پێ ئەوە کردووە زۆر باشە گەورەترین ڕێگەریانیش قورسترین قۆناغ لە پرۆسی دروستکردنی ئەم ئامێرەیە چی بوو ئایا نۆتەکانی بوو ژەیەکانی بوو چ شتێکی بوو بەس ئەوەی کە نەمەتوانی پێستی لەسەر جستەی خۆی بۆ دابنێم تۆزێ لەبەرەوە جستەکەی ناسکە ئەتر ئەبێ کەمەم بۆ دروست کردا ینی کەمەم دروست کردو پێسەکەم لێدا و جار لەوێ هینم کردووە بەڵام با یەکشت ئەرزکەم ئەزانم کاتەکەمان کەمە سێرکە ئێمە لە پانتایی فەرهەنگی ناوچەکەمان لەناو ئەدەبیاتی ئێم خۆمانە من تقریبن 5-6 ئامێرم بەدی کردووە کە هەر شوێنیان نەماوە و هەر بزرن بەڵام لە ناو ئەدەبیاتە ناویان هەیە بۆ بوونە لە 400 ساڵ نەمە پێشتا ئێستا ناوی ئامێر هاتووە بەڵام ئامێرەکە نەماوە من توێژینەوەم لەسەر ئەو 5 ئامێرە کردووە و ئامادەم کردوون کە کارێکی گروپی ئامریکان ئامادەم کردوون و ئەمەوە کارێکی گروپیان بۆ بکەم ئامریکان نەبینراون بەڕاستی و هەروەکو ئەمە چۆن ئامێرانە گەشتون بەدەستی تۆ یاخود ئەم ئامێرانە چۆن گەشتون بە گوێی تۆ چۆن ئامێرانە دۆزیوەتەوە زۆر 400 ساڵەمەوە پێش کاتێکی زۆر زۆرە ئێمە ئاخر بەداخەوە ئەوە ئەرزەکەم ئێمە ئامریکان کوردیە تۆ من لەناو ئەدەبیاتی ناوچەی هۆرەمانە لەناو ئەدەبیاتی کۆنی 400 ساڵەمەوە پێشا 20 بیت شعرم هێناوە کە ناوی ئەو ئامێرە هاتووە کەواتە ئێمە لە 400 ساڵەوە پێش ئەو ئامێرە لەناو بازنەی کولتوریمانە هەبووە کەواتە ئێمە ئەتوانین بڵێن کە ئەوە ئامێری ئێمە ئامێری کوردیە نەزانم بسگەم هیوادام تێگەشت بێتی بەڵام گرنگە زۆر گرنگە ئەو شتانەی ئێمە مردوون ئێمە ینی باوەڕ بفەرموو ئەڵێ بۆ گۆڕینی ژێی ئامێرێک پارلمانی وڵاتێکی ڕۆژاوایی کۆبووە لەبەرەوە بڕیاریاندا کە ئایا ئەو ئامێرە ئەو ژێ بگۆڕدرێنیانە ئەوەنە گرنگە بابەتەکە ئێمە لەناو فەرهەنگەکەمانە کولتورەکەمانە ئامێر هەیە هەر نەماوە هەر ناوەکەی ماوە چەندین ئامێر کەسیش بۆی نازانن ئامێرە چییە با بڵێن بیستویانە کە ناوەکەی چییە بەڵام نازان ئامێرەکە خۆی چیە و چۆنە شکلی و ئەزانن چییە بۆ نمونە ئیسا ئامێر هەیە هەروەکو ئەمە ئێمە 1000 جارەوەمان بینیوە بەڵام نەمانزانیوە پتانسیلی بوون بە ئامێری هەیە ئەوان تریش هەروایە ئیشەڵا لە مەجالێکە ئەگەر شتەکە ئامادە بۆ پێم خۆشە ئەو کارە وەکو گروپ ئامادەی بکەم ئەتر لە هەر شوێنێک پێم خۆشە لێرە بەڕاستی زۆرمان پێ خۆشە بەگەر پرۆژێکی واتە بوو ڕاستە خۆی سەراگەدار من تقریبا 2 ساڵ لەسەری کارەکەم بەڕاستی پرۆژەیەکی زۆر جوانە ینی من شتی وەم ئامادە کردووە کە وەکو ئامێر ئیشی لەسەر کراوە بەڵام خەڵک زۆر بە سادەی و بە ئەوەی لەلایە تێپەڕ بووە ئێستا ئەتوانم وەکو ئامێرێک بیناسێنم و زۆریش گرنگە و بینیومە هاوشێوەی ئەو نەتەوەکان چۆن کاریان لەسەری کردو و پەلەمانیان داوە کە ئەو ئامێری خۆیان لە یونسکۆ تۆمار بکەن دەبەرەوە کەسی تر دوایی نەبێ بەخاوەنی بابەتەکە زۆر گرنگە کە هێنات یەکسەر حەزم کرد تاقیکەمەوە ئەمە بزانم دەنگێکی چۆنی هەیە جیاوازیان چییە ئەم دوانە بابلێنایەکێکیان من حەزەکەم بچم بۆ ئەمە بزانم جیاوازی دەنگەکانیان چییە ئەبێ هەر لە ئێرە بژەنرێ سێرکە چۆن بەکارێت یعنی لاشەکەشی هەر بەکارێ دەنگی زۆر
زۆری ئەگەر بمەوێ مانۆڕی زۆر دەنگی بەسەرەوە ئەکرێت والله شتێکی زۆر زۆر جیاوازە دەستە خۆش بێ هەماوەند با بڵین ئامریکی زۆر باش و جوانە دروست کردو و بە کورد ناساندۆ هیوادارین بەکار بهێنرێت ئەم ئامێرە تەنها لەم سنوورەیە ئەمێنێتەوە یاخود ئەوەتە ئەتوانن گروپەکانی ئۆرکسترا لە نێو کۆنسەرتەکانی خۆشیانە بەکاری بهێنن ئەو بڕیارەت نەداوە بەرەوەڵا ئەوە تقریبا چەند کەسێک پێیان پەیوەندیان پێ کردوم ژەنیاری دەف و تۆم بەک برا دەروشتم هەم لە ڕۆژهەڵات هەم لێرە وتیانە کاکە حتمما بۆ ئێمەش دابنێ ئێمە ئەمانەوێ کەس یەکەم کەس ینی هەر لەسا مشتری باشی مشتری زۆر باشی هەیە بەس ئیتر ئەمەوێ بڵێم کە ئەوە ئامێری خۆڕسکی ناوچەی ئێمەیە دەیان ساڵ لەمە پێش بەکار هاتووە ئافرەتان بەکاریانێنەوە بەس پێسیان لەسەر دانەناوە هەروە گرتویانەتە باوەش و دەنگی جستەییان لە خۆی دەرهێناوە بەڵام من حەزم کرد تۆزە داهێنانی تیا بکەم بەڵام بازنەی دەنگیەکەی لەوەی کە ئیسەیش کردمان زۆر زۆر بەربڵاوتر و جوانترەوە تۆناڵی زۆر زۆر جۆراوجۆر و جوانتری تایە کاک هەماوەند بۆچی ئەم جیهازە با بڵێن ئەم ئامێرە پێشتر تەنها خانمان بەکاریان هێناوە لەبەرەوە ئەمە شتێک بووە چەندین شێوە بەکار هاتووە ئەوە لە مەدبەغا بەکار هاتووە بڵێن لە ماڵەوە هەیان بۆ دانەوێڵیان تێکردو وشکیان کردووە هەیان بووە ڕۆنیان تێکردووە هەیان بووە دوای ئیتر زۆر بەکاریان هێناوە لە بەردەستی خانمانە زۆر بووە بۆیە ناوەکەشی خانمانەیە دادەکۆلین ڕاستە کاک هەماوەند کەسێک ئەگەر بێ فێری ئەم ئامێرە بێت کەسێکی ئاسایی بە ئاسانی فێرە بێت یاخود ژەنیارەکان ئەم ئامێرە بە ئاسانی فێرە بن بەڵە زۆر ئاسان هەر ئەوانەی کە ژەنیارن و ڕیتمەکان ئەناسن ئیتر ئەتوانن هەموو دەنگەکانی کە تایە حەشاردراوە بیدۆزنەوە و بەکاری بێن وەکو چۆن تۆمبەکێک بەکارێن یا دەف بەکارێن بەس ئیتر ئەوەیە ئەمە جیاوازی زۆری هەیە کاکە ماوەند تۆ لە نێو چۆر کۆمەڵایەتی خۆ لە فەیسبووکا بڵاو کردبەوە و خەڵکێکی زۆریش بینی بۆیان و منیش تەماشام کرد کاتێکە بڵاو کردبەوە باشە هیچ کەسێکی تر هیچ با بڵێن میوزیک ژنێکی تر ئەم ئەمێری تاقی کردوێتەوە بۆ چوونی سەرەتای یانی هیچ کەسێک تاقی نەکردوێتەوە تەنها خۆت تەنها خۆ میسا مەسەن بۆ من ئەمێری ترم ئامادە کردووە هەر هیچ کەس ناتوانێت تەسەووری بکات ئەو ئەمێرە چیە ڕۆژانەش ئەیبینین دروستکردنی گرانە ناوەڵا بەس پەیداکردنی ئەبێتۆ لە مەزرعەیەک بۆت ئامادە بکەن و بۆت وشک بکەن و تۆزە ئاوایە ینی شتێک نییە بڵین لە معمەلێک هینە بێت زۆر باشە دەستە خۆش بێت کاک هەماوەند تۆ بە دەرلەوەی کە میوزیک ژنێکی لێ هاتووی و ئەم ئامێرەشت دروست کردو و سەرقاڵی لێکۆڵینەوەشی تو وە لە هەمان کاتیشە پێشکەشکاری هەموو ژیانت لە میوزیک پێک هاتەوە چۆن ئەتوانی بەو شێوەیە هەر هەمویان بە یەکسانی ڕابگریت وەڵایی ئەزانی چۆنە یەنی موزیک ئیتر عاشقی میوزیکی کە لە ناختا دروست بوو ئیتر هەمیشە لەگەڵ تا ئەبێت و هەمیشە هەندەرتە یعنی ناتوانیت تۆ لە شوێنێکە خۆت بکوژێنیتەوە ئیتر هین نەبی تا ئەو کاتێک کە ماوی بەڕاستی ئەو پەیوەندی ڕۆمانسیت خود لەگەڵ ئامێرەکان تا لەگەڵ میوزیکە لەگەڵ ئەو شتانە هەر ئەمێنێت وەکو هین وایە بڵێن شتێکی دۆستە وەکو عاشق بوون وایە بێگومان وایە کاکەمان چێتر یارمەتی دەرەبوو بۆ دۆزینەوەی ئەم ئامێرە بۆ دروستکردنی ئەم ئامێرە یا تەنها بیرۆکەی خۆت بوو وەڵی هەمووی بیرۆکەی خۆم بووە بەس قاعدەکەی کاک بەهادین زۆر بۆی ئەمەوێت دەستخۆشی لێ بکەم هەلێرەوە ئیشی بڵێن ئاسنگەری ئەو شتانەکە زۆر بە جوانی قاعدەکەی بۆ دروستکردم لە ئەو شوێنێ چی پێڵێن لە ئەو سەناعەیە ئیشی بڵێن ئاسنگەری و ئەو شتانەکە ئەوتر بە هەدیە بۆی دروستکردم قاعدەکەی خۆم دیزاینەکەم پێدا زۆر سپاسی ئەەکەم حەزەکەم دەبەرەوە خزمەت لەشی تۆش ساخت بێت ئامێری کۆلین تەنها لە سنووری کوردستانە نامێنێتەوە ئەتوانین بڵێن ئەچێت دەوری کوردستان و بەکارهێنانی زۆرە بێت ئینشەڵڵا حتمەن زۆرە بێت کەواتە چ شتێک بۆ ئامێری کۆلین نەکەیت وەڵا مەجموعەیەتر ئاماژەشت بۆ کرد کە لە یونسکۆیە تۆماریکەن چکە ئەمە ئامێریکی هەمیشە ینی سێرکە لە باکووری ئێران ئامێریکیان هەبووە ئافرەتان ئەسفیان پێ کردووە تەشتی قاپشتن ئەوانیان لە ئەگە حەزەکەم لە یوتیوب ئەگە بەر لێ بدەیت تەشت نەوازی ینی باسی ئەوەکەم ئەو شتانە چەند گرنگە بۆ ئەو دەتوانە بۆ ئێمە زۆر ینی خەڵکی لەوانەیە بڵێ ئەوە چییە ئەو ینی بەڕاستی ئەوە زۆر گرنگ نییە بەڵام ئەوان ئێستا ئەگەر لە یوتیوب سێری ئەو ڤیددیوهانەکەی کە گروپی تەشتیان دروست کردو ئەو ئافرەتانە دێن لەناو ئۆرکستراکانیان تەشت لێدەن تەشتیان بردووە تۆماریان کردووە تەشتی قاپشتن
تەشتی ئەوە جلوبەرگی تیاشۆن و ئەو شتانم وەکو ئامێرێک لە یونسکۆ ناساندوێنە دایرەی سەوتەکەیشی بازنەی دەنگەکانشی هەرگیز ئەوە دە تۆنالیتیایە ئەو هەرتیانە ئەو هەر لە یەک شوێن دەنگی دێت و تەواو ئەمریکۆلین ئامریکی جیاواز لەدایک بووە و ئەتوانین بە شێوازی کلاسیک و بە شێوازی مۆدرنیش لەو موزیکانە بە هەردوو شێوازەکە ئەتوانی بەکار بهێنێت دەستە خۆش بێت لە شەساغ بێت کەواتە کار و پرۆژەی داهاتووتری تۆ چێ بێ ئایا هەر لێکۆڵینەوە بێت لەسەر ئامێرە کوردەکان یاخود سەرقاڵی وەڵای ئەزم کردی پێنج ئامێر هەن دوانیان لە بڵێن لە لێواری فەوتاندان یعنی ئەوانە ماون بە زۆر خەریکە ئەفەوتێن دوانیان یەکێکیان وەکو ئەمە ینی خۆڕست ئەتوانێت ببێت بە ینی کەستر بیری بۆ نەکردو ئایا ئەوە ئەبێت بە ئامێریانە بەس من ئامادەم کردومە بە ئامێرێک و دەنگێکی تایبەت و تەواو کوردانی هەیە کەواتە دوانیان ئەوانن کە خەریکە ئەفەوتێ دوانیشان بەو شێوازنە و یەکێکیشیان ئەوەیە کە عەرزم کردی بزر بووە بەس لە ناو ئەدەبیاتە ناوەکەیم هێناوە تقریباً 40 بیت شعرم لەسەری هێناوە هەموم کردووە بە دیکۆمنت وەداومە بۆم دروست بکەن دەبەرەوە ئەزانم پێکاتەکەی چییە بۆ نمونە جەستەکەی لە چی دروست کراوە لە تاران داومە کەسێکی شارەزا بۆم دروست کرد کە ئەوە هاتە دەستم گروپەکەی پێ دروستەکەم و ئیشەڵڵا کەی بینەریە بێن وەڵا ئیتر ئیمساڵ ئیشەڵڵا بەس من چاوەڕێ ئەوەم کە ئەوە بێتە دەستم ئێمەش چاوەڕێین مطمئن بە شتێکی زۆر تایبەتە زۆر بێگومانین لەوە دەست خۆش بێ کاک هەماوەند سەرکەوتوو بیت زۆر سپاس بۆ ئامادەبوون بۆ هەمووتان بۆ ستافە جوان و کەناڵی نازداری کورسات زۆر سپاس بۆ تۆش دووبارە